100,000 کتێب چاپەکەین لەو 100,000 هەزاریەکەینە هەدیە لە شەوی بەراتە چەند خۆشە سەیریە و جەوەکە چۆنی لە خزمەتام لە خزمەتانە خزمەتانیتە قوربان ئەمە 16 ساڵە ئەم ساڵمان 1000 دانەمان داناوە 1000 دانە کوڕان و کچان ئەمە کسانە لیلی ولانەوە بۆ فێربوونی بە ئەخلاقیەکان لای مناڵ عەفو بەڵێ بۆ فێربوونی بە ئەخلاقیەکان لای مناڵ بۆ تەنشیعی ئیجتیماعی مناڵ بۆ بەهێزبوونی تەرکیزی مناڵ بۆ لە ناوبردنی هەژمونی تەکنەلۆژیا کە ئێستا خانەکانی گەشەکردنی مناڵی تەلەف کردووە ئێمە ئەمە ئەکەین طبعا خۆمان پرۆژەمان هەیە ئەم پرۆژەیە ئەمە زەکاتێکی ئەوی شێکایکەین 100,000 کتێب چاپەکەین لەو 100,000 هەزاریەکەینە هەدیە لە شەوی بەراتە چەند خۆشە سەیریە و جەوەکە بۆ دروستکردنی لینک لە نێوان ئێستا و ڕابردوو بۆ ئەوەی مناڵ بخەینەوە ناو ئەوەی کە خەڵک پێڵێ خراپە کۆڵان مەسەلەن بۆ نمونە سەیریکە کە شەپێدانی کۆمەڵایەتی مناڵ و مناسبە دروستکردنی مناسبە بۆ خۆشەویست بوون یعنی ئەمە هۆکارێکە بۆ خۆشەویستی مناڵ بەردەوامین لەمە ئێمە ئەم ساڵ ئەومانداناوە الحەمدوللا بە گەورە بچووکەوە وەریەگرن یادەوەریەکە بۆ تۆ بەرات خۆشترین یادەوەریە لای من هەموو جیلی ئەمە بە تایبەتی ئێمەمانەوە مناسبانە بە تایبەت ئێستا کە لە ژوور و ئەخزێت تووشی خەمۆچیە بێت من خۆم هەڵبەت توێژەری کۆمەڵایەتیم کابینم مناڵ حاڵەتی گۆشەگیری هەیە خەمۆچی هەیە ئەو حاڵەتانەی هەیە کە لە ژوور و ئەخزێت کە ئایپاد تێکی شکانووە مۆبایلەکان تێکیان شکانون ئێمە ئەیان بینەوە ناو کۆڵان ئینشەڵا بێ باوکاری دایکەکان من داوا لە دایکان و باوکان و خێزانەکانەکەم یعنی نەڵێن لە سایرە نەترسن بە ئەم شەو با بڕۆن ئەم شەو با ئازادی وەرگرن بە تایبەت تەمەنی کەیزیوەن کەیزیتو پۆلی 1 تا 6 بنەڕەتی بڕۆنە کۆڵان چێژ وەرگرن چەند خۆشە لێیان مەترسن خۆشترین یادەوەری بان دروستەکە